سڵاو بینەرانی ئازیز لەم بەرنامەیەدا دەمەوێت تشک بخەمە سەر پرسی میدیا و سۆشیال میدیا و دەوری ئەو دوو میکانیزمە لە پەرەپێدان و توندکردنەوەی ڕەگەزپەرستی و توندڕەوی مەزهەبی لە عێراق و لە کوردستاندا بەگشتی. بە مەبەستی تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروانم کردووە کە خۆی پسپۆڕە لە بواری میدیادا بینەرمان بن. سڵاو دکتۆر. با بڵین توندڕەوی زۆرتر ئەمێ بڵێم کەلمەی دەمارگیری یا تەعاسوب بەکار بێنم بۆ ئەم بابەتە. ئێمە من ئەمێ لێرە تیشک بخەمە سەر دوو جۆر توندڕەوی کە لە ئێستادا ئەتوانین بڵین هەموو عێراق گیری بەدەستەوە خواردووە بە تایبەتی ئێمەی کورد بۆ ئەو توندڕەویە چ مەزهەبی و چ نەتەوەیەی کە لە عێراقا هەیە دژ بە گەلی کورد وە لە ناو کورددا خۆشی. چۆن پێناسی ئەمە بکەین جاریانی کاڵین دەمارگیری یاخود تەعاسوب بە فەرقی چیە لەگەڵ داواکردنی ماف بازی شتێک کە مافەیانی. سەرەتا زۆر خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتە تاوتوێ بابەتیشی وا گرنگ دەکەین. بابەتی دەمارگیری دیارە قەومی بێ مەزهەبی بێت ئاینی بێت هەتا دوایی یاخود کەلتور بێت دەمارگیری کەلتوری کە فراوانترە لە هەر هەمویان بەڕای ئێمە. ئەو مافانەی کە خۆت بۆ خۆت ڕاوە دەبینی بە بەرامبەرەکەت ڕاوا نابینی یان هەندێک جار پێت وایە کە تۆ مافت دەبێت زیاتر بێت لە بەرامبەرەکەت. مافی خاک بێت، مافی زمان بێت، مافی ممارەسەکردنی یاخود پراکتیزەکردنی ئەو ئازادانە بێت کە خوا بۆ مرۆڤی دروست کردووە. ئەمانە کە بە خۆت ڕاوا بینی بۆ بەرامبەرەکە ڕاوا نەبینی ئەمە جۆرێکە لە ئەکستریمیزم یاخود ئەوەی کە پێ دەوترێت تەعاسوب توندڕەوی یاخود دەمارگیری. ئێمە نابێ بیرمان بچێکە هۆکاریش بۆ دروستبوونی ئەم بابەتە زۆرە. یەکیان بۆ ئێمە کورد ڕەنگە ئەگەر ئێمە بکەوێنە خانەی دەمارگیریەوە کاردانەوە بێت ئەوە ئێمە زیاتر کاردانەوەیە چونکە هەمومان دەزانین مافی بەرامبەر لای ئێمە پێدانراوە بەڕاستی بەڵام چونکە دەزانین ئەوان مافەکانی ئێمە بەڕەوا نازانن کە ڕەنگە هەندێک مافی سەرەتایی بێت لەبەرەوە ئێمە لە کاردانەوەمان بۆ ئەوشتانە زۆر جار ڕقمان لە هەندێک ڕەمزی نەتەوەکانی ئەوەی کە باڵا دەستن لەگەڵ ئێمە یاخود لە هەندێک لە دابوونەریتەکانیان لە کەلتورەکانیان یاخود تەنانەت لە هەندێک لە شارەکانیان لە نووسینەکانیان ئەمە ئەوەی ئێمە بەشێکی کاردانەوەیە پەیوەندی نییەوە بە پەروەردەی خێزان و مەکتەب و زانکۆ و هەتا دواییمان بەڵام ئەگەر بینە سەر بابەتی دەمارگیری لە لای نەتەوە باڵا دەستەکان دەبین هۆکارەکان جیاوازە هۆکارەکان پەروەردەیە ئەوان واتە کاردانەوە نییە بەرامبەر بەوەی ئێمە شتێکمان لەوانزەوە چۆن پار لە مناڵە فێریانەکەن بە کۆمەڵێک شت لە ناو خێزان کە بە سوک سیرکردنی بەرامبرت نەتەوەی بەرامبرت بە نوکتە جێڕانەوەیە بە کەمکردنەوەی شەئنەکەیانە یان لە قەڵمدانی ئەوان وەکو میلەتێکی خێڵەکی تێنەگەیشت و نەخوێندەوار جنۆکە وەکو چۆن ئێستا زۆرجار لە هەندێک ناوەندی ڕەنگە ئاینی وە کوردوا وەسف کرابێت ئەمانە هەمووی پەروەردە و کاریگەری لەسەر منداڵ هەیە اینجا دێتە مەکتەب ئەم شتانە گەورەتر دەبێت وردەوردە فراوانتر دەبێت چونکە لە پەروەردە تا دەگەیتە خوێندنی باڵا و دواتریش کە دێتە ناو وەسەتە ئەکادیمیەکان ئێمە گەسەری وڵاتانی دەوروبەرماکەن دەبینی لە وەسەتە ئەکادیمیەکانیش ئەو نکۆڵیکردنە هەیە لە مافەکانی تۆ وەکو کوردێک باشە لەبەرەوەی کاردانەوەی ئێمە بۆ ئەوە چیە ناچارین ئەوە بکەین یعنی من ئەگەر ئەوان دەمارگیریەکە لە پەروەردە و کەلتوریان بێت دەمارگیری کورد ئەگەر هەبێت لە هەندێک قۆناغ و لەلایەن هەندێک خەڵک بێت لە هەندێک وەسەتە بێت ئێمە کاردانەوەی زیاتر بۆ بیرکردنەوەی ئەوان یعنی بۆ با بڵێن پاراستنی ناسنامەکەی خۆتە دیفاعیشی غیر ڕێک وایە ئیرادیە لە خۆت ئەو ڕەفعل لەنەفسیەیە کە لای کورد ئەمە لەلایەنی دەروونزانیەوە ئەمە ئیشی زیاتر لەکراوە هەندێک جار تۆ ڕەفعلێکی خودیت هەیە ڕەنگە شتێک بە ڕاستە و خۆ بەرامبەر نەکرێ بەڵام کۆمەڵێک شتی پێشوەختە باگراوند یاخود پێشینەیە کەڵەکە بووە تۆ ناچاری وابیر بکەیتەوە کە دەبێت پێداگری زیاتر بکەیت لەوەی کە هەتا بۆی ئەوەی کە هاتەوە لەبەر دەستیان مافتە بیپارێزی. دکتۆر باس شتێکت کرد جێ نەزەرم بوو فەرمووت دەمارگیری کەلتوری یعنی مەبەستت چی بوو لەم دەمارگیری کەلتوری
ئەمە بیرمانەچێت کەلتور زۆر فراوانترە لە مەزهەب و لە دین و لە هەندێشتی تر زمان دەگرێتەوە جلوبەرگ دەگرێتەوە ڕدابوو نەریتەکانە هەڵس و کەوت و ڕفتاری ڕۆژانەمانە تەنانەت بەشێک لە بیرکردنەوەشمان دەگرێتەوە کەلتورەکەمان ئاوایە ئێمە زۆر جارە من پێداگیر دەکەن لە بەکارهێنانی زمانی پەتی کوردی بە دەربێت لە زمانی عەرەبی بۆ نمونە فارسیە تورکیە لەبەر چییە؟ ڕەنگە بۆ دەوڵەمەندکردنی زمانە تۆ پێویست بەوە بێ زاراوەی بیانی بێنی وەکو چۆن لە ناو ئینگلیز هەیە باشە ئەوان زاراوە دادەتاشن بەشێکی کووردە بەڵێ ناو فارسەیە لە ناو تورکەیە ئەو زمانانە چۆن دروست بوون لەسەر بنەمای کۆمەڵی زمانی ئینگلیزی خۆشی بەشێکی نەرویجیە ئەڵمانیە باڵێن ئەوانی سەردەمی ڤایکینگ و دروست بڵێ لاتینیا لەسەر بنەمای ئەو دروست بە بەڵام ئێمە ئێستاش پێداگیری دەکەین لەسەرەوەی کە هەوڵ بدەین زمانی پەتی کوردی لە نووسین لە قسەکردنیش بەکاربین هۆکارەکە چییە؟ هۆکارەکەی ئەوەیە بەشێکی کاردانەوەی بەرامبەر بەوەی کە تۆ بەرامبەرەکانت نکۆڵی لێ دەکەن بە حکمی ئەوەی کە نکۆڵیش لە زمان و لە کەلتورەکە دەکەن لە جلوبەرگ و لە هەتا دوایی دەکەن لەبەرەوەی ئێمە ناچارین وا بکەین شتێ بکەین کە بڵێن ئەوەتە زمانی ئێمە جیاوازە دەتوانێت نەبوونی قوارەیەکی سیاسی دان پێدرا وەکو دەوڵەت جۆرێک لە مەترسی دروستەکە بۆ کورد دەڵێ ئەگەر زمانەکەشم نەمێنێ ئەتوێمەوە چوارچەوەیەک نییە بمپارێز بەدنیاوێ ماوسە سۆران خۆی زۆربەی ڕۆژهەڵات ناسەکان باڵێن کورد ناسەکان باوەرتر بین ناسنامەکانی کورد بە کۆمەڵە شت پێناسیان کردووە یەکیان زمانە زمان کوردی هێشتۆتەوە یەکێک لە ناسنامەکانمان اینجا دابوونەریت و جلوبەرگە اینجا دێن باسی چیاکان دەکەن کە پاڵپشت و پشتیوانی کورد بۆ لە کاتی بێکەسیدا باشە لە بەرەوەی کە زمان چەند گرینگە ئێمە خۆشمان ئەو ڕاستی دەزانین ئەگەر بە قسەکردنیش نەبێت ئەگەر لە شعوریشمان نەبێت کە باسی بکەین بڵێن زمان بپارێزین میلەتەکەمان پارێزراوە بەڵام لەلا شعورمان کەسایەتێکمان هەیە کە بەردەوام پێداگیری ئەوە دەکەین بەس خۆی هەر زمان یەکەم بڵێن ڕەمەچی نەتەوەیە بێگومان لە ئێمە وانەوە بێگومان بەڵام ئەی لەبەرچی دوژمنانمان بانەڵێن دوژمنان باڵی وڵاتە نێتەوە باڵا دەستەکانمان کار لەسەرەوە دەکەن کە لە خوێندنگاکان نابێ بە زمانی کوردی بخوێندرێت سەیری تورکیاکە سەیری ئێران بکە لە ڕۆژ ئاوای کوردستان سەیری ئەمانە بکە زۆر پێداگیر لەسەرەوە دەکەن بەڵێ مافتان هەیە ئێستا بە حساب ڕێگە دەدرێ قسە بکەنوانە بەس قسەکردنەکە ڕێک پێدراوە خۆ تا ئێستاش لە مەکتەبەکان خەڵک ناتوانێت بە کوردی بخوێنێ و بنووسێتەوە وانە ئەمە چییە لەبەرەوە ئەوان لەسەر زمانیشان کردووە من لە پار دیقەتی شتێکم زۆر لە ڕۆشنبیرەکانی فارسیانی بە زمانی کوردڵان زمانی خۆجێیی و زمانی قەبائیلێک بێت نەک زمانی سەقافەت بێیانەتەوەیەک چیت بۆ دروستەکانی بەڵ ئەمە بچووکردنەوەی ناسنامەکەتە ئەمە کێشەکە زمانی مەحەلی وەک کۆمەڵێک ئەو پێڵە زمانی مەحەلی ئێمە لە ڕەفعل بەکاردانەوە ئێمە هیچ قسە لەسەر زمانی کەس ناکەین کوردێکت بینیوە دەست پێشخەر بێت لەسەر سوکایەتیکردن بە کەلتور و زمان و دابوونەریتی نەتەوەیەک من نەمبینیوە دەست پێشخەر بوو بێت لەبەرەوە ئەوەی شتەکانی مەموو کاردانەوە کە کاتێک ئەوان ئەو شتە دەکەن چونکە ئەوانیش لەوە دەترسن قوارەی شتتر دروست بێت کە قوارەی کوردیە خاوەنی ئەو کۆمەڵە خەسڵەتەیە کە ئێستا باسمان کرد بە شێچیان لەبەرەوە ئەوان دەترسن لەبەرەوە دێن ئیشەکان بچوو دەکەنەوە دیقەت هەیە دوای هەمە سەر ناوخۆ دیقەت هەیە لە ناو کوردە مەسەن کە تۆ باس لە کوردەکەی وەک نەتەوە وەک ماف زۆر کەس بە دەمارگیر بە متعاسب بە فاشی ناو دەبن جیاوازی چیە لە نێوان داواکردنی ماف و مەسلەی فاشیزمە ینی یاخود دەمارگیرەکەی ئێمە پێشەوە وەڵامی دقیق پرسیارەکە بدەینەوە دەمارگیرەکەی کورد ئەوەیە کە کاتێک ئاڵاکەی بەرز دەکات لای نەتەوەکانی تر کاتێک جلی کوردی لەبەر دەکات ئەوان پێیان وایە ئەو کوردە دەمارگیرە بەڵام سەیری ئەوان لە پەرتوچی پەروەردەیان دەڵێن لەم وڵاتی ئێمە یەک نەتەوە هەیە کە نەتەوە باڵا دەستەکەی خۆیانە بەوەی خۆیان ناڵێن دەمارگیر بەڵام کە کوردێک ئاڵایەک بەرز دەکاتەوە ئاڵای کوردستان یان وێنەی ڕەمزێکی نەتەوەکەی بەرز دەکاتەوە یان باسی زمانەکەی دەکات جلی کوردی لەبەرەکە هەڵپەرچێ کوردی دەکات دەڵێن ئەوە دەمارگیرە زۆر باشە ئەمە لە بوارنەوە فاشیزم سڕینەوەی بەرامبەرەکەتە باشە لە دەمارگیرەکە زۆر مەترسیدارترە دکتۆر با من بێمە سەر کورد خۆی ناوخۆی ئێمە ئێستا لە ناو خۆماندا ناو کووردە کێشەی بڵین ڕێگەسپەرستیمانی خۆمان هەموو کوردین بەس هەست دەکرێت جۆرێک لە دەمارگیری مەزهەبی یا دینی یا ئایدۆلۆژی یا تەنانەت ئەگەر ناوی بنێم جەمسەرگیری مەزهەبی دروست بۆت ئاخرشت ئەمەی مەسەلەی زانکۆی ئەمریکی ڕوویدا مەسەلەی زۆر شتی تر ئەمە چۆن تەفسیرکەین
تاوانی خۆمانەیە ئەو میدیا شتەکان گەورەکە بڵاوێکاتەوە والله من طبعاەوە بابەتش زۆر هەستیارە هەستیارەکەی لەوەی لەمە دو ئێمە چۆن ئەم چالاکیانە بکەین باشە خۆی ڕاستە ڕەنگە کەم و کوڕی تیا بوو بێت چونکە تۆ کۆمەلگاکەت دابش بووە ئێمە کۆمەلگای کوردی دابش بووە بەڕاستی بەسەر بەشێکی لە ڕووی ئاینەوە زۆر پابندن بەشێکی زۆر کراوانە ئەوە بابندنیە بەڵکو دەمارگیریی بێماناژن هەم کەس مسلمانە یانی خۆ بەڵێ هەمومان مسلمانە ڕاستەکە بەڵام من خۆم ئەگە بە قەناعەتی من قسە بە قەناعەت خۆم قسە بکەم لەسەر ئەم بابەتە ئێمە نابێت سوکایەتی بە قەناعەتی خەڵک بکەین ئەمە بابەتێکە بەڵام زۆر ڕاستە دەماگیری تۆ ئەمە ئێرهابێکی فکری دروست دەکات نەک ئەمە بەیانی یەکێشتر سوکایەتی بە یەکێ بکە کە ڕەنگە جلوبەرگێکی زۆر جیاواز لەبەر کراوەتر بێت باشە ئەگە سوکایەتی باش بکەی ئەمە هەموو ئێرهابی فکری دروست دەکات کە وامان لێ دەکات ئێمە لە ئایندەدا سڵ بکەینەوە کاتێک کە چالاکیشی ئاوا دەکەین دەبێت چەند جار پێداچنەوە بکەین ئایا ئەم چالاکیە لە کام بڕگەی بریندارکەرە توێژێکی کۆمەڵگا بریندار دەکات باس بکەم ئێمە هەموو متفقین لەسەرەوەی کە پیرۆزیەک نەتەوەیی و دینیەکانیش نابێت لەیان بدرێ بۆ نمونە مەزهەبیەکانیش بۆ نمونە ئێستا ئەگەر یەکێک بێت لەسەر حسینی کوڕی عەلی بە شێوەیەکی سوکاتی قسە بکە ئەمە کێشەیەکی گەورەیە لە لای ئێمە لەسەر مەسەرەن دین قسە بکەیت کێشەیەکی گەورەیە بەس بۆ نمونە نیقاب لە حاتی پیرۆز نەبووە هەر نەبووە یان ئەسڵەن لە ناو شەریعەتیشا پیرۆز نیە ڕاستە ئەوە نییە ئەمە دەمارگیری ئایدۆلۆژیەوە دروستەکە ئەوەی کە کرا بەڕاستی من پێم وایە باسی حقبەیەک دەکەن باسی قۆناغێکی پێشووتر دەکەن باشە ئازادبوون لەم بابەتە زۆر باش شتێکی ڕەمزی بوو باشە بەڵام دەمارگیری بەڵێ ئەمە هەمومان جۆرە دەمارگیری ماتیایە نەک دەمارگیری ئاینی دەمارگیری ناوچەگەریش ماتیایە وەرە با لەسەر شارەکەی تۆ لەسەر شارەکەی من کە ڕەنگە ئێمە زۆر باشتر من لە زۆر کەسیتر لە بابەتانە بە قسەی بکرێ باشە بزانێت چۆن ئێمە وەڵاممان چۆن دەبێت چکە پێمان وایە بەرامبەرەکەمان دەمارگیرە بۆی ئێمەش دەبێت کاردانەوەکەمان وابێت زۆر باش دکتۆر ئەمە بێمە سەر مەسەلەی میدیا و سۆشیال میدیا بەڕێزت وابزانم لەم بارۆ چەند توێژینەوەی شتە بێت دەوری میدیا و سۆشیال میدیا لە بڵاوکردنەوەی توندڕەوی یاخود دەمارگیری چ مەزهەبی بێت چ ڕەگەز پەرستی چۆن ئەوە باس بکەین بێگومان ئێمە تەڵەن لە ڕووی میدیاوە ئێمە دەکرێت دوو دابشکاری بکەین دابشکاریک تا ساڵی 2005 بە دواوە کە پێش ئەوەی باڵێن وێب تو دروست بێ ئەوەی کە دوولایەنە وەڵامی دوولایەنە خەڵک کۆمنت کا خەڵک پلتفۆرمی خۆی هەبێ هەژماری خۆی من هەبێ هەتا دوایی وردبوونەوەی میدیا بەڵێ بزدەبێت ینی کە میدیا کەوتە دەست خەڵک ئێستا میدیا لە دەست خەڵکە بەڕاستی وردکردنەوەی میدیا جگە لە میدیا ڕستمیەکانی وەکو کەناڵەکانی تەلەڤیزۆن و ڕۆژنامە و گۆڤار و رادیۆکان بەڵام ئەوتر لە دەست خەڵکە ئەو سەردەمە بابەتێشتر بوو ئێمە پێمان وابوو کە سۆشیال میدیا هات بۆ خزمەتی خەڵک بەڵێ میدیای خەڵک پێمان وابوو دەبێتە ئامرازێک بەدەست خەڵک بۆی ئازادی ڕادەربڕین و خۆی نمایش بکە لە ئەوەی کە پێدەوتە ڤیرچوەڵ سپیس یاخود جیهانی گریمانەیەکە جیهانی ئینتەرنێت فەزای گریمانە بەڵێ سەرەتا وا بوو بەباشی هات من قسەم دەکردەوە جەناب قسە دەکرد خەڵکیشتە قسەی دەکرد ئامرازیش زۆر باش بوو باشە بەڵام دوایی توندڕەوەکان هاتنە ناو ئەم مەجالە توندڕەوی ئایدۆلۆژی توندڕەوی ئابووری ئەوەی کە مەساڵحی ئابووریان هەیە توندڕەوی مەزهەبی ئاینی توندڕەوی ئێتنیکیش طبعا جگە لەوەی کە ورتش دەبێتەوە لە ڕووی کەلتوریەوە ڕەگەزیش ئەوەی جەندەریش کە وەکو جەنابەت ئاماژە پێدا ئەمانە هاتنە بوارەکەوە فەرموو جەنابەت بەیانی شتێک بنووسە لەسەر ڕای خۆت بڵێ لەسەر ئاین بزانێت چیت پێ دەکرێت ڕای خۆت نووسە لەسەر جەندەر ڕایەکی جیاواز بدە لەوەی کە باوە بزانە چۆن نەک لەسەر هەل لەسەر مێژوو مەسەن لەسەر مێژووی مەعاویە لەسەر حەدیثێک لەم ڕۆژانە بۆ خۆم وەک ئەزمون دوشتی بە جیاوازمدا بەزان لە ڕێلا یەکێک بەڵێ من ئیمانم بە حەدیثی بوخاری و مسلم نییە لەبارەی دەرچوون لە دەسەڵات ئەوەی تریان ئەڵێ ئەم حەدیثە بوخاری مسلم و پێویستە مسلمان ئاگای لە بێ سەبر بگرێت سەرستەم ئەمە حەدیثە هەردووچیان بە هەمان شێوە بە هەمان قەبارە جنەویان پێدراوە یعنی مسلمانەکە ئیسلامی ملتەزیمەکە چۆن ئەمە لێک بەمەوە ینی بەڕاستی من خۆم سەرم لێ شێوەوە دابشبوون لە هەردوو لاژنەوە هەردووی ژێر ئیسلامیەکەی خۆ خەڵکی بڵێن هەڕێک وایە یعنی کۆمەلگە دابش بووە ئەنجە بە پێی بەرژەوەندی و بە پێی مەساڵحی بیرکردنەوەی خۆی با بڵێن ئەوان قسە لەسەر دەکەن دژی ئیسلام بە هەر قسە پێدەوترێ
لەگەڵ ئیسلام بە دژی تەمەدونەکە ئەمە لەنا ئیسلامە حەدیثێکە ئەمەڵی ئیمانم پێنی خۆ جەناب لەمە شارەزاتری خۆ دەزانی چەندین تیارەیە لە ناو ئیسلامی و سەلەفیە و وابێ و نازەمە تا یەکگرتووە تا دوایی ئەمانە کۆک نین لەسەر بابەتەکان خۆشیان تەفسیری جیان هەیە بۆ قورئان تەفسیری جیان هەیە بۆ ئاین هەتا دوایی باشە ئەوەی کە گرنگە ئێمە یعنی تاکیدی لێ بکەینەوە ئەو مەترسیە ئەویش ئەوەیە کە ئێستا سوۆشیال میدیا بۆتە شوێنێک سەکۆیەک بۆ ئیرهابی فکری کە ئەمە مەترسیە گەورەکەیە یعنی ئەمە تەنها پەیوەندی بە لایەنی مەذهبی و لایەنی دینی ئامارێک لانەیە لەو بارەوە وەکو ئاماری ورد نەخێر بەڵام ئەمە حاڵەتمان لایە حاڵەتمان لایە کە خەڵک کاتێک کە شت دەنووسێت چۆن ئیرهابی فکری بەرامبەر دەکرێت لە ڕووی جەندەریەوە لە ڕووی ئیعلامیەوە لە ڕووی حیزبیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی مەذهبیەوە ئەمانە هەمووی حاڵەتمان لایە کە خەڵک چۆن کاتێک شت دەنووسێت بەنامەی تایبەت بە کۆمنت ئەو نە ئیرهابی فکری بەرامبەر دەکرێت تامان هەندێکیان مبەرمەجن بە پلانن کە ئەویشانە دەکرێت بەرامبەریان وان لێ دەکات سڵ بکاتەوە لە ئێستا زۆر کەسێ لە سوۆشیال میدیا کشاوەتەوە زۆر کەسی ڕووناکبیر هەیە نووسەر هەیە ئەدیب هەیە قسە ناکە نمونەیەکمان لایە لە 2 هەفتە پێش ئێستا برادرێکی ڕووناکبیر نووسەرێکی دیارە کە پێویست ناکە ناوی بێنین وتی من شتێکم نووسیوە لە سوۆشیال میدیا وتی دەرگای محکەمەیان لێگرتوم لەسەر ئەوە وتی داواکاری گشتی هاتووە لەسەر ئەوە با هاتوۆتە وەڵام و ئێستا من دۆسیەم لەسەر کراوەتەوە وتی من لەبەرەوە سار بوومەتەوە وازم لێ بێنم با قسە نەکەم وازم لێ بێنم با قسە نەکەم نە لە کۆڕ و کۆبوونەوە لە سوۆشیال میدیا هەتا دوایی سەیری کە بزانە خەڵک چۆن سار دەکرێتەوە لەکوێ شوا لێ خەڵک دەکەن لە سوۆشیال میدیاکەیە سوۆشیال میدیاکە توە دەتوانین تۆ بێ دایک و باوک یعنی بێ ساحب ئەکاونت دروستکەیت و هەژمار دروستکەیت و پێش دروستکەیت و پێ توە هۆکارەکانی ئەم هەموو با بڵم ڕەگەزپەرستیە یا توندڕەویە یا دەمارگیریە چیە وڵا بە دەرەجەیەک جەهلە یا قەسدە یا مونەظەمە هەموویەتی یەکێ لەوانە ناوشاری خەڵکە یعنی تۆ کابراایك دێ قسەیەک دەکات با پێچەوانە ڕێیەکەی تۆ بێت لەوانەیە ڕاست کە تۆ ڕێی بڵێ ڕێی بەرامبەر قبوڵناکە زۆرێک لە دەمانگیری بەڕاستی باشە یەکیان غەستی دماغی خەڵکەکەیە خەڵکێکەیە لە حزبی یان لە ڕووی سیاسی و ئایدۆلۆژیەوە لە ڕووی دینیەوە ئەمانە ینی مێشیان شۆراوەتەوە باشە پەروەردەی ما عایلەکەیەتی خێزانەکەیەتی ئەمانە وانێ دەکەن کە بەرام ئەم ڕئیان جیاوازانە قبول نەکەن کاتێک کە خەڵک ڕئی جیاواز دەدا لە سوۆشیال میدیا دەبێت چاوەڕوانی ئەو بکە کە تووشی ئەم حاڵەتانە بێتەوە بەڕاستی بەڵام دکتۆر منێکشت باس بکەم ئایا ئەکرێ دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی دینی بچێتە ژێر باری ئەم شەڕجنەوەی کە لە سوۆشیال میدیا هەیە کار سۆران بمانوێ نەمانەوێت لە سوۆشیال میدیا ئەمە لە هابرماس و طبعا هابرماس باسی کەناڵەکانی میدیا دەکە بەڵام دوای هەندێک زانایتر هاتی وەکو یۆکا بێنکلەر و چەندینی تر باسی ئەوە دەکەن کە چۆن کەشی گشتی دروست دەبێت لە سوۆشیال میدیا لە ئینتەرنێت ئەم کەشی گشتیە کە دروست دەبێت لەسەر هەر بابەتی گشتی طبعا بیمانەچێ مەذهب و ئاین بابەتی گشتن و هەمومان بۆمان هەیە قسەی لەسەر فەزای گشتیە بەڵێ ئێستا بۆ تایبەتی ئەڵە تۆ مادام مەسەڵەن سەر بە حیزبێکی ئیسلامی نیت بەڵێ بۆت نییە بەڵام تۆ چێ ڕێیاوی باسی دین بکەیت هەموو مرۆڤێک هەموو تاچێک مافی خۆیەتی کە قسە لەسەر بابەتەکە لەبەرەوە بابەتێکی گشتیە کە بابەتی گشتی هاتە ناو سوۆشیال میدیا کەشی گشتی فەزای گشتەکە دروست دەبێت ئەو فەزای گشتیە ئەگەر هەر لە ناو سوۆشیال میدیا بمێنێتەوە کەناڵە ڕسمیەکانی وەکو تەلەڤیزیۆن ڕۆژنامە تا دوایی تەدەخل نەکەن و ئەم بابەتە مامەڵەی لەگەڵ نەکەن دەسەڵات بە کەمی دێتە ناو بابەتەکە باشە بەڵام ئەو کەناڵەکانی میدیان والێ دەکەن بابەتی سوۆشیال میدیا ببێتە ڕەئی عام باشە بەتەنیا لە سوۆشیال میدیا ڕەئی عام ئەگەر دروستیش بێت زۆر بە لاوازی دروست دەبێت باشە ئەجا ئێمە بیرمان نەچێت کە زۆر جاباسی لایەنی توندڕەوی دەکەین تەمان خۆی توندڕەوەکان زیاتر سوودیان لە سوۆشیال میدیا بینیوە ئێمە ڕەنگە خەڵکی ئاسایی بە ئاسایی هێنابیان سەیری سەردەمی سەرهەڵدانی داعش بکە داعش سوودی لە سوۆشیال میدیا بینیان دەسەڵات حکوومەتەکان داعش بینی لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەو هەموو توندتیژی و ترساندن و تۆقلانی خەڵکو و پەیوەندیکردن بە خەڵکو و بە خەڵکی هەرزەکار و ڕاکێشانیان لە ئەوروپا لە عێراق لە کوردستان لە وڵاتانی دەوروبەر توندڕەوەکان زیاتر سوود لە سوۆشیال میدیا دەبینن ئێستا باشە بەڵام لە دوای ئەم حاڵەتەوە شتێک هاتەکایەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتی توندڕەوی ئاینیە ئەویش ئەوە بوو کە پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا خۆیان هەندێک ڕێکاریان دانا بۆ گرتنی وشە ئەو بابەتانە کە ئێستا وەردەجێڕدرێن ئێستا زمانی کوردی
زمانێکی نێونەتەوەیە کە تۆ وەردەجێڕدە بە کوردیشت بنووسە کابرایەکی بەریتانی ئەمریکی یاخود فەڕەنسی دەتوانێت شتەکەت بخوێنێتەوە وەری دەجێڕێت وانە بەشێک لە وەرجێڕانی ئەو بابەتە زمانانە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی فلتەر بکرێت لە سوۆشیال میدیای نێودەوڵەتی لە سەکۆکان بۆی بزانین تۆ باسی دەکەیت ڕێگری لە هەندێک لەو بابەتانە بکەیت چەند ساڵێک پێشێستا پێش کۆڕۆنا گەورەترین کێشەی قاچاقچێتی ئەوروپا قاچاقچە کوردەکان بوون لەبەرچی بۆی بە کوردی نامەیان بۆ یەکتر دەنارد بە کوردی بەڵێ تێنەگەیشت بەڵام ئەوەش هەل کراوە ئێستا چارەسەر کراوە چارەسەر بۆ دۆزراوەتەوە ئەوی لە ڕێگەی تەمان بەش هەمووی لە ڕووی زانستیەوە پشت بە بابەتی ئەلگۆریتم و ئەوانە دەبەستێت کە سۆشیال میدیا کاتم کەم ماوە با بێمەوە سەر عێراق بەگشتی بەڵێ تۆ ئەو ڕێگە ئەو دەمارگیرەی کە بەرامبەر بە کورد دروست بوو کە گوایە کورد با بڵین بۆتە ئیسرائیلەکەم بۆتە ئیسرائیلی دووەم پارەی نەوتی بەسرە ئەیان بە کوردستان يعني أما موجهة مخططة حكومات يا أحزابي طائفي خويتي يا شتيجي عوامة يعني خوي ويناي كرد چەند شتێکە مامۆستا سۆران یەکیان ئەوەیە کە تۆ کورد هەرچۆنێک بتەوێ بە هەموو کەم و کوڕەکانی ئێمە ئەوەی کە هەیە لە کوردستان جیاوازی زۆرە لەگەڵ باشوور بە هەموو شتەکانیشەوە ئەگەر سیر بکەین لە باشوور ئەو داهاتێک کە دێتە بەردەستیان زۆر خەیاڵێ لە چاو ئەوەی کە دێتە بەردەستی هەرێمی کوردستان ئەلانیکەمەوە 50 قات ئەوەی کە دەیکا لەوێ دەسەڵاتی سیاسین و هەندێکن لەوانەیە کە بە ناوی ئاینەوە خەڵک هەڵدەخەڵەتێنن ئەوانن کورد ناشرین دەکەن ئەوە ئەو کارتی هەڵبژاردنە بۆ بەدەست ئەوانەوە سیر کە بە ناو نەهێنین هەندێک لەو سەرکردە سونیەکانی ئێستا هاتوونەتە ڕیزی ئەوەی کە کارتی نەوت و کارتی ئەوەی کە کوردستان چەند ساڵە نەوت دەفرۆشێ و خۆی پێ ئاوادان دەکاتەوە ئەوانەی ناوخۆمان یاردەپۆشینی زۆر باش بن بۆ بەڵێ هەروانەی ناوخۆمان زۆر یارمەتیداری باش بن بۆ بە دڵنیا هەر لە سەرەتای پرۆسی سیاسی عێراق لە دوای 2023 کوردستان ومان دەزانین سەردەکەەکانی کورد دەستێکی زۆر باڵیان هەبوو لە بنیادنانەوەی عێراق بەڵام هۆکارەکەی بە دەرەجەیەک دەگەڕێتەوە بۆ خیتابی گشتی شیعە و سوننە بەرامبەر بە کورد کارتی هەڵبژاردنیان لەبەر دکتۆر ئەمە ئاخر پرسیارمە چۆن دەکرێت ئەگەر بکرێ بە تایبەتی سۆشیال میدیا و بەگشتی و میدیا و سۆشیال میدیا هەردووچی بکرێتە میکانیزمێک ئامڕازێک بۆ ئاسایشینی کۆمەڵگەیی یانی ئێستا خەریکە بڵێن سۆشیال میدیا بە تایبەتی بە ڕێژەیەکی زۆر بەرز هەڕەشەیە لەسەر ئاسایشی کۆمەڵگەیی هەڕەشەیە لەسەر ئازادی تاچیش لەسەر کەلتوریش تا ڕادەیەک ئەنجا لەسەر بابەتی بیرکردنەوەی ئایدۆلۆژیا و با بڵێن مەزهەب و ئاین ئەمە لە سۆشیال میدیا ئەو شتێک کە باسمان کرد هەندێک لە کەناڵەکانی سۆشیال میدیا خودت پلتفۆرمەکان خۆیان کۆمەڵێک ئجرائاتیان داناوە ڕێشوێنیان داناوە بلۆگ هەندێک لە قسە و هەندێک لە وێنە و ئەو بابەتانی کە ڕادەکردنەوە بلۆچی دەکەن بەڵام ئەمە پرۆسێکی زۆر زەحمەتە بۆ دەوڵەت بەڕاستی ینی گرتنی یاخود دادگایکردنی بلۆگەرێک لەوێ یاخود یوتیوبەرێک یاخود شەوانێک کە ناوێن لەخوانە مۆدل ئەمە بەز نییە بڵێ بزەوە دوایە ئەمەڕێک خەتەریا بلۆگەرێک چێ تونندڕاوێکی دەمارگیری ئەوان خەری باسی ئەوان ناتوانن لەگەڵ دەمارگیرەکان قسە بکەن چۆ دەمارگیرەکان چێن سەر بۆ حیزبانە کە ئێستا حکومڕانی وڵات دەکەن کەس بینیوە لە هەردوو مەزهبەکەی عێراق مەزهبە ئیسلامەکەی عێراق ئەوەی عەرەب دادگای کرابن لەسەر ئەوەی قسە بە کورد بڵێن کە بە کورد دەڵێن جنۆکە کە بە کورد دەڵێن ئاهلی هەتا دوایی لە ناخۆشمان بەڵێ لە ناخۆشمان ناکرێت چونکە تۆ ئەوان خوا و ئاین دەکەن بە دۆکومنتێکە و قسانە دەکەن باشە پشتیان بەوە بەستووە کە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە بە تایبەتی لە سۆشیال میدیا تۆ لەگەڵ کەناڵەکان ڕاگەاندن لە ڕووی یاساییەوە دەتوانانی مامەڵەیان لەگەڵ بکەیت لە سۆشیال میدیاش ئەگەر کەسەکە ناسرااو بێت بە تایبەتی لە کوردستان ڕەنگە تۆ بتوانانی مامەڵەی لەگەڵ بکەیت و ئیزاعەتی یاسایی لەگەڵ بکەیت بەڵام تۆ لەگەڵ کەسێک کە لە خۆیان بەو کەشە پەروەردەکرابوون کە دژایەتی کورد بکەن چۆن دەتوانیت کەسێک ڕاپێکی دادگا پێ بڵێت بۆ بە کورد دەڵێت جنۆکە و مرۆڤ نین بۆ نمونە باشە کابرا مەزهبێکی لە پشتە کابرا مەرجعێکی لە پشتە بۆ سونەش هەروایە باشە لەبەر زۆر زەحمەتە تۆ بتوانانی مامەڵە لەگەڵ ئەو جۆرە خەڵکانە بکەین بەداخەوە ئەوانە نەک بەرامبەر بە کوردیان بەرامبەر بە خۆشیان وان بیرمان نەچێت چەندین کەناڵی تەلەڤیزیۆنی لە بەغدا لە شوێنەکانی تر هی ڕۆژنامەش سوێندراون لەسەر چی لەسەر ئەوەی قسەیان کردووە کە بە دڵی مەزهبێشتر نەبووە چەکدار چوتە سەریان کەناڵەکان تاڵان کردووە سوپاندویانە و داخستووە ئەمە شتێکە لە سەرتاسەری عێراق وەکو دیاردەیە دەیبینی بەداخەوە پێ وایە سۆشیال میدیا لە ئێستا بەڵایەکە زیاتر وەکلەوەیکە بەڕای من ئێستا زیانەکانی زیاترە بۆ ئەو بابەتی کە بابەتی مەزهەبی و ئازادی تاکە کەسەکانە کە
باسی دەکەین زیانەکانی زیاترە بۆتە سەکۆیەک بۆ ئیرهابی فکری خەڵک بەڕاستی یعنی تۆ ئەو وامە لێ هاتووە کە دەبێ تەنانەت لە وەرگرتنی هاوڕێیەکانیشمان خەڵکێک وەرگین کە لە بیرکردنەوە لە خۆمان نزیک بن دەترسین یەکێک لە بەرامبەر وەرگین بۆی نەتشتێنێ هەندێک شتەکان بابەتەکانمان دادەنن پابلیکی ناکەین واتە نایکەینە گشتی لەبەر چییە لەبەرەوەی ئەو مەترسیەمان هەیە مەترسیەکە ئەگەر بە ڕاستمیش دانی پێدانێن بەڵام لە لاشعورمان هەر هەیە حەزرێک دەکەین سڵکردنەوەیەکمان هەیە بەرامبەر ئەو قسانێک کە دەکەین لە سوشال میدیا لە ترسی ئەوەی تووشی ئیرهابی فکریمان نەکەن نەمانشتێنن زۆر سپاس دکتۆر بەداخەوە کاتەکەمان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵقەیەشمان تا ئەڵقەی تر و میوانێکی تر فاتانە.